ئەمڕۆ تەوەرانەی کە باسی لێوە ئەکەین یەکێکە لەو بابەتانەی کە خەڵکەکە بە دوو بەشەوە هەندێک خەڵگەڵێن نە شتی وا ڕوونادات نابێ هەندێک خەڵکی شەڵەن با هەیە و بە چای خۆمان بینیمان ئەوش ناوکەوتنە هەندێک خەڵگەڵێت ناوکەم کەوتووە یەکێگەڵێ بۆچی چییە ئەمە شتێکەوە لە دەست بکەوێت هەندێکی شەڵە نەخێر هەروایە ناوکەکەوێت ئەشێنرێتەوە جێگەی خۆی جام چارەسەرە کوردەواریانە لە پراکتیک و پزیشکی کلاسیک ناوکەوتن لە پزیشکی کلاسیکی وڵاتانیش هەر بوونی هەبووە ینی واتە بەس لە لای کورد نییە هاژە ئەو بابەتە ڕاستە خۆی وشەکەەوە هاتووە گەرنا ئێمە هەڵبەت لەگەڵ میوانی شارەزا قسەی لەسەرەکەین بەڵام ئایا دەمارە جوڵانی ماسوولکەیە دەمارەکانە گرژبوونیەتی کەواتە ئەمە بوونی هەیە بەڵام کامە ڕێگە ڕاستەکەی بۆیە پێویستمان بۆ بووکە دکتۆر ئیسماعیل موشیر شارەزا لە چارەسەری سروشتیەکان و سەرۆکی کۆمەڵەی ڕووەک ناسانی کوردستانیش بۆ ورتر بۆمان باس بکات و ئەم کاتت باش بەیتان باش بینەرانی ئەوی باش سەلامەت بی دژی سپاس پێش هەموو شتێک بابزانین ناوکەوتن چییە بەچی ئەوترێت ناوکەوتن ناوک ئەکەوێت یان شتێک نییە بە ناوی ناوکەوتن سەرەتا تەمام ئەم وشەیە بەخوێەوە ئیشارەتمان پێ دەستەواژەیەکە لە کوردەواری زۆر ناسراوە بەڵام ئەو دەستەواژەیە لەوانەیە دەستەواژەی تری زۆرە لەوانەیە لە مەفهومی دەستەواژەکەدا تێگەشی دەستەواژەکە هەڵا بێ مەسەڵەن ئێستا کە بۆ نمونە ئەگە سەیری زمانی عەرەبی دەکەی ناڵێ کەمتر دەڵێن کەوتن دەڵێن خزین لە جێچوون لە بارچوون لە بارچوونی دەمارێکە وەکو ئیشارەتی پێکرد لە شوێنی خۆی دەڕێ وە ئەگەر سەیری شکین زۆر ناوی هەیە ناوەکانی بڵێن لە زۆر هاتووە مەسەڵەن بۆ من لە زمانی عەرەبی دەڵێ کەوتنی سک دەڵێ نزوح السرة انزلاق السرة هبوط السرة وقوع السرة حتى ناوک کەفتن یعنی بە هەموو ناوەکان هاتووە لە ناوەکان با باسی خودی ناوکەوتنەکە بکەین لەبێت کە ڕەنگە کاتەکەمان ئەوەنە بەش نەکات کە باسی ناوەکانکەین هەر لەسەر ئەو پرسیارە چی چۆنە ئەمە ڕوئایات بەخۆی ئەمە لە هەر هەندێک شت لە کوردەواری کە هاتووە هەتا ئێستا گەیشتە ئەو قۆناغا لەوانەیە لای ئێمە تا ئێستا زانستی نوێ بەو شێوە تەرکیزی نەکردێ لە دانیشگای پزیشکی تاران بەشی بڵێن پزیشکی پزیشکێ بەناوی پزیشکی سنەتی ئێمە لێرە لە هەندێک وڵاتەکان بەناوی پزیشکی تەواوکاری دێت لەم بەشە لە خاڵی 53 بەشێکیان هەیە کە دەخوێندرێ ینی لە پزیشکی تاران لە دانیشگای تاران دەخوێندرێ بەناوی ناوگرتن و سەرگرتنەوە یعنی ئەمە لە زانستا هەیە ئێستا هەیە بەڵام لەوانەیە لەفزەکەیدا ئەمە لە کێشەمە لە لەفزەکەی هەبێتن و لە طبی سینیشدا ئەمان هەیە و یەکێک لە بڵێن پزیشکانی کە دکتۆرای هەیە لە نەشتەرگەری گشتی لە تورکیا ئەویش بە تەفاسیل باسی کرد دکتۆرێک بڵێن ئەرتان بەیاتی تەفاسیل باسی کردوکەوە ناوکەوتن چۆنە شێوازەکەی چۆنە هۆکارەکانیشی چۆنە و چارەسەریشی بە شتی نوێ ینی بە بڵێن نەشتەرگەری بەڵام ئەوەی ئێمە باسی دەکەین بە نەشتەرگەری نییە بەوەی لە کوردەواری کەماوەتەوە بە سەدان شێواز ئەم جۆرە چی گرفتە چارەسەر کراوە تەمان نیشانەکانی لەوانەیە ڕێژەیی بێت یعنی 100% نەبێت جاری وایە لەگە نەخۆشیچکە نیشانەکانی نەخۆشیچکە تێکەڵا بێت چونکە ئێستا ئەگەر سەیریکەین ئێمە ئەگەر لە کاتی خۆی لەوانەیە لە هەندێک شێواز دەستیان دەدا لە سەرچیان لەسەر ناوشیان بەڵام ئێمە وا ناکەین ئێستا ئەوی شێوازی نوێ عەسەبێکە زەگەر کاکە نزیک کاتەوە عەسەبێکە ئەمە ڕێڕەوەکانی تاقەی لاشەی بنبەرەوە ئەو ڕێڕە لەوانەی تاقی ئەمە ڕێڕەوی قۆڵۆنە دکتۆر دەستت بڵند کەیتو بۆ ئەو کامێرێ ئەمە ڕێڕەوی قۆڵۆنە ئەمە هەریچ لەسەری شورای LI لارەجن تێستن ینی مەساری قۆڵۆنە کە دەست هەردوو شوێن دەست ئەو پەنجە بینی ئەو دوو پەنجەیە دەگری لێرەوە دەردەکەوێت کە ئەو کەسە ئەگەر ناوچی کەوتو بێ فەرق ناکە دەستی چەپ یا ڕاست زیاتر بەڕ لە چەپ دەکەوێت کە ئەمە داگرت هەز دەکەی ئەستور بووە وها کەسەکە ئەوە ژان دەکا یعنی تەحملی ناکات ینی بەچی ئەبزان من ناوکەم کەوت یعنی بەس بۆ نمونە عەفوەنکە ئەمە سیرکە ئەمە دیار دەبێت ئێستا ئەوە مە کەمێک هەیە بەستوانیە سیرکە ئێستا ئەمە دێشێ زۆریش ئەمەیان نایشێت بەخۆشی دەزی هەست پێ دەکەی یان هەر کەسێک لای خۆی تاقی بکاتەوە ئەمە بۆ لێرە دێشێت ئەگەر من ئێستا هەستون هەست بکەم بەدەستی خۆش دیار دەبێت هەر بەدەستی خۆ دەزانی ناو کەوتووە یان نا
من ئەو فشاری بۆ من تێنەبا من فشار دێنم من خۆمەکە ناتوانم جێوان بگرمەوە بێگومانەوە پێویستی بە شارەزای ئازاری هەیە بەڵێ لا تۆ کە بڵێن مقارنە دەکەی بەویتر تەماشا دەکەی ئەویتر دەستکە ئازارینی ئەو تۆ هەست پێ دەکەی بەس ڕێژەکەشی وەچی باسمان کرد ڕێژەیە کەمێکی کەم تۆ هەست پێ ناکەی بەڵام ئەگەر ڕێژەکەی زۆر بوو دەگاتە قۆناغی ئەوەی کە تۆ بڕشیتەوە قۆناغی ئەوەی کە تۆ هێڵنز بێتێ قۆناغی تۆی کە نانت پێ نەخورێ سیرکە ئەمە دێتە بۆ هەتا چاو بزانە کاریگە لەسەر چاو دەبێت دێتەوە سەر خەتی ستۆماک کاریگەری لەسەر لێدانی دڵ دەبێت ئەگەر باسکە نیشانەکانی لە قژ هەلوەرینەوە لە پشت سەر قڕزبوونەوە لە دەموشکبوونەوە لە دەرتێکاتچوونەوە لە ڕەشانەوە لە لێدانی دڵ یان زۆر خێرا لێدەدا بەرز دەبێتەوە یان زۆر نزم لێدا دادەبزێ اینجا هەناسە توندی زار ئەوها دەکە هەناسەی پڕنابێ اینجا هەرس شەهیەی خواردنی تێک دەچێ هەرسکردنی خواردنی تێک دەچێ مژینی تێک دەچێ بۆی کە مژین تێکچوو ڕێژەی ئۆکسسیژین و خۆراکی پێویست و خوێنی پێویست نکاتە قژ هەڵدەوەرێ زانان نیشانەکان چۆن دێتە اینجا لە خوارەوە دێت بۆ سەر قۆڵن زاتەمان ئەمە ئەگەر بێت و لەگەر ئەمە ڕەتیکەین لەگەر ئەمە ڕێک بزانە لە تۆبی سینی لە تۆبی کەشاتوە ئەگەر ئەمە بێتە پێشەوە سیرکەن IBS irritable bowel syndrome متلازمة القولون المتهيج طبعا زور لەگەرەوە يعني زۆر لە هەموو بەشەکانی لە هەموو نیشانەکانی یەکتر دەگرێتەوە یەکێک لەو گرفتانش کە دکتۆر بڵێن ئەو بەیاتی باسی دەکا دەڵێ لەو گرفتانەی کە ناو دیار نییە بە ئیلا دەست بە سەریری ئێستا و دەستمان لێدا بەوە دیار دەبێ لە فحوسات دەرناچێ بۆیش هەتا ئێستا کە علم ڕەفزی دەکات باشە دکتۆر تۆ هەر بە شێوازە کوردەواریەکە فێربوویت یاخود بە شێوازێکی ئەم بە شێوازی زانستی ئەکادمی فێربووم لە چین لە چین فێربوو بۆ خۆشی ئەگەر بگەڕێتەوە ئەوانیشا زۆر باوە بەڵێ ئەگەر بگەڕێتەوە ئەسڵەکەشی دەگەڕێتەوە بۆ کورد یعنی ئەمە پزیشکێکی کوردیە ئەمە پزیشکی کوردیە لە ئێرانیش کە تۆمار کراوە بە ناوی لوورەکان تۆمار کراوە هەندیش ئەوانی دەکەن سەر کورد ئەگەر حەقی کورد بووە بە ناوی کورد تۆمار بکرێت یعنی تۆمار کراوە ئەمە لە دانشگای تاران تۆمار کراوە جا سیر کە ئەمە کە دەڵێن IBS بزانە کە ئەم دەمارە کە دەڕوا کوێ دەگرێت ئەوە یەک ئەمە دوو یەک دوو بزانە تەنیش ناوک کە ئێرە دەگرێت ئێرە تون دەکات پێچی زگو دایمە هەستەکەی تێری بەڵێ خواردن پێ ناخورێ یان ئەگەر زەخت لە خۆنەگی ناتوانانی بخۆی زۆر جاری شنارە تون دەبێت هێڵن زیێتەوە اینجا قۆڵن زیت لای چەپ ینی بزانم بۆ خەتەکەم کردووە ئەمە کاریگەری لەو خەتە دەبێت کاریگەری لەو خەتەش دەبێت دایمە دەرێ قۆڵزم دێشی سرم دێشی شانم نوژان دەکا وەڵی وام کردووە دەرمانم خواردووە کەڵە شاخم کردو هەر سەر ئێشەم چانابێ ئەمە یەکێکە لە هۆکارانەی کە نیشانەکانی یان ئاڕازەکانی ئێش و ئازارەکەی لە لاشەدا دەمێنێتەوە باشە دکتۆر بەچی تووشە بین زۆر جار کەسێک ئەیترسێنن خەبەرێکی بۆیڵەوەی ناوکەم کەوت بەڵێ یعنی لەمانەوە تووشە بێ لە کەوتنێکەوە یان لە سترێسەوە لە چیەوە تووشە بێ بە زۆری کە تووشە بێ لە سەدەمات ڕەجفە بەربوونەوە تاسی سیارە شتێک لە تاقەتی خۆدانێت و هەڵگرتووە لە تۆ تاقەتی تۆ قڕسترا بە زۆریش لە چینی ئافرەت زۆرە ئەگەر جیاواشکی ئێستا بۆ زۆر بووە جاران خەڵک بە پێ زۆر دەڕۆیشت جاران کوالێتی خواردنمان بەرز بوو وزەی پێدای ئێستا ئەوە نەماوە تۆ بەدەبینی بە شێشی بەسیط بە ڕزفێکە وا لێدێ ئەمەش کرد تۆ هەتەمان ئەوە هەست پێ دەکەی شێوازی هێنانەوە مەسەرەن هەندێک خەڵک هەوی دەخاتە سەری و منیش سەبارەت بەوە پرسیاکەم هەندێک جار هەبووە ئەگەر من خۆم بەبیرمێ زۆر جارتومە فلان شوێنیانە ناوکە کەوتو تەقلەیە لێبە تەقلە لێدان چارەسەرێکاتوانی لە ماڵ لە هەندێک حاڵەت دەتوانی بیکەیت لە هەندێک حاڵەت دەتوانی مەسەلەن دەمارێکە لە پاژنەی پێڕادەچێشن دەمارێکە لە بنهەنگ ڕادەچێشن کەسەکە درێژ دەبێت دەستی لێ دەدەن ئەو شێواز زۆر زۆرە بەڵام ئەو شێوازی ئەمە بەکارین ئەو شێواز زۆر بەس ئاسانە کەسەکە لەسەر پشت درێژ دەبێت کە دەستی ڕادەچێشی تەمان ئەمە چەند زەخت لەو دوو شوێنە بکات چەند تۆ قۆڵونەکەت بکشێتن ئەوەندە هاوسەنجەکە تێک دەچێت بێرم کەوتۆ شتێکی تریشە بە پەنجەی گەورە ئیشارەی بۆکان ئەیانوت ئاواتۆ سەر کە ئەمە کلێرت هەر دەگرێت چی لێدێ ئاوا لێدێ ئەجا ئەو کەسە هەتا زۆر جار شتی وا ڕووی داوە کەسێکە هاتووە گوتم مەسەرەن ئافرەت بووە گوتی وەڵام من هەز دەکەم هەموو جار کە پانتۆر بەڕانە دەم ئەو لایم کورد دەبێتەوە تۆ لای چەپەت کورد دەکاتەوە بە کاملی پانتۆرەکە دایمە دەڵێ کورد دەبێتەوە بۆ لەبەرەوەی ئەمە گرژیەکە لە ماسوولکەکان بۆش ئەمە پێ دەڵێن قۆڵۆن عەسەبی یعنی لەگەر توبیجا ڕەبتە بەڵام شتەکان هەمووی ڕێژەیە یعنی ئەمە کە ئەو قسانە دەکەم 100% نییە کە ئێستاوەش نەقڵ دەکەم قسەی دکتۆرێکە چەند یەک لەم نیشانانە هەبێستا من سەیرێکی ئاژەم کرد کە باسی پانتۆڵماکەم زۆر جارۆ کێشەمێ پانتۆڵێکم کورتتر دەرەچێت لەگەڵ ئەوەی تر زۆرێک لە نیشانەکان باست کرد
من بۆ خۆم هەستی پێکەم هەیە چەند نیشانە هەبێت ئەوە ناوکەوتنە یان لە چەند نیشانە تێپەڕێت ئەوە ناوکەوتنە مەرجێ هەموو نیشانەکان دکتۆر باسی کە دکتۆر باتی باز دەکا دەڵێ ئەگە هەر چەند نیشانەکان هەبێت لەبەرەوەی زۆر جار گرفتی قۆڵن عەسەبیش نفسی گرفت بۆ دروست دەکات تو ئەو کاتە هەتا ئەو دەست نەدەیتێ سەریری دەست لە سەردانانی یان دەست لە شوێنەکە نەکە یانی ئەو شوێنێک کە تۆ فاسی پێ دەکەی دیار نابێت ئەو کاتە کە کەسەکە هاتە لا دەستدای ئەو کاتە تۆ دەزانی ئەو گرفتەی هەیە یان نا و چارەسەرکردنیشی تا ئێستا تقریبا 25 ساڵە و چارەسەر دەکەین بە خۆڕاییە لا ئێمە یعنی شتەکەەوە نیە بڵێن ئەمە لێرە باسکەین دوای بێتە ڕێکلام خەڵک بێت بە شتەکە خۆڕاییە ئەو یەک دووەم شت بە چار شت چارەسەر دەکرێت چارەسەرکردنی لاستە بئێمە پێ دەڵێن ینی ئەو کە دەمارەکە تۆ دێنێت شوێنی خۆی یەکەم شت دووەم بەرنامەی خۆراک لەبەر ئەو تووشی قۆڵم بووە بەرنامەی خۆراشی بۆ دەنێ ئەو خواردنەی کە خراپن بۆی دەبێت لێ قەدەغە بکەی ئەو خواردنەی کە باشن دەبێت گرنگی پێ بدە سێم شت وەرزش بۆ لەبەر ئەوە ماسوولەکانی زیجی شل بووە لەو شل بوونەیدا ئەگەر لەوانەیە سەدەمەیەکی بچووک وای لێ بێتەوە دەبێت تۆ فێرە ریاضیەکی بکەی بۆی ئەمە دەڵێن ئەنێت قۆناغی هێناتەوە ئەی چۆن ڕای دەگری باشە ئەگەر کەسێک وەرزشوان بێ خۆی کەسێکی کەمتر توش دەبن زۆر باشەی دکتۆر مناڵ تووشە بێ بەڵێ مناڵیش ناوکێکەوێ خاڵی سوارم ئەوەیە کە تۆ مەسەرەن بزانی لەبەرەوەی حاڵەتەکان زۆر جار نەبوو کەسەکان ڕێژەیە کەسێک ئیسال دەبێت پێ کەسێک زوکسو دەبێت پێ ئەوە دەبێت قبز دەبێت کەواتە ئەو کاتە چارەسەرەکە لە بەپێی کەسەکە دەگۆڕێ يعني ئەو نیشانانە لە مناڵیشە هەمان شتە نیشانەی مڵاز زۆربەی مناڵ چکە لەبەرەوەی ناتوانێت بڵێت چما دەگریە دەڕشێتەوە چەند دکتۆری پێ دەکەن زاروێ نەتیجەی نابێت ئێمە حاڵەتمان هەبووە مەسەلەن بۆ نمونە لێدانی دڵی 155 داوە ئیکۆی کردووە گوتیان گرفت هەیە دەرمانێ بۆ داناوە بۆ ڕێخستنی لێدانی دڵ پاش ئەوەی کە ئەومان بۆ کردوتمان بڕۆ بۆ لای ئیکۆی بکەوە ئیکۆی کردووتی عیبی نیە دکتۆرەکە بخۆی هاتووتی چیتان بۆ کردوتم وڵای شتێکی ئەوایە يعني ئەمە بەناو بەوە و بە هەموو شتێ دەیزاری باشە دکتۆر پێما بێ ژووری کۆنتترۆل پرسیاریان لەبارەی ئەوە هەیە کە باسی پانتۆڵمان کردا یە وتمان لایەکی لە لای خەیات کورتترە بێت چەندێکە ئەو کورتیانی چونکە زۆر کەسێ ئەو کێشەی بۆ دروستە بێ ڕێژەیە هەستی پێ ئەەکەیت ڕێژەیە سیرکە کاتێک کە دەستڕادەکێشی کەسەکە بە جوانی بەستاندەر کەوەی گەل شارەزایە ئەگەر گەیشتە ئەم خەتا بە دواوە ئەمە بەپێی ئەوەندە دەبێت زاری وایە یعنی تا سانتیمێک سانتیمێک تا 2 سانتیم دەڕۆ هەتا زاروە ئەگەر گەیشتە ئەو ڕێژەیە کەسەکە ڕۆشانەوەی هەیە تەحمل هیچ خواردنێک ناکە یعنی زۆر کەس هەبووە گوتیانە وڵی چەند دکتۆرمان پێ کردووە هیچ چارەسەری نەبووە باشە دکتۆر باسی بەشێکی بەسیط چارەسەر دەبێت نەشتەرگەریت کرد ینی ئەمەندە کێشەکە گەورە بێتەوە بگاتە ئاستی نەشتەرگەری ئەم نەشتەرگەری شتێکی نوێیە لە تورکیا هەیە لە وڵاتی تورکیا ئەم دکتۆر بەیاتی کە دەڵێ من دکتۆراشی هەیە و لە جەمعی ئەمریکیشدایە دەڵێ ئێمە چارەسەری کۆتایی یعنی ئەوەی کە ئەمە دەڵێن ها تۆ چارەسەر کردو بەڵام دەڵێ وڵای ئەمە جارێککە دەکەوێتەوە چارەسەری کۆتایی دەڵێ من دەتوانم بە نەشتەرگەری بە هەزاران کردومانە بە هەزاران کردویانە ئیتر ئەمە دکتۆرەکە لە ئەنتەرنێت هەر بنووسن بەیاتی کە میان هەر هەبووتە سۆڕ یان سقوت و سۆڕە ئەمە تەفاسیلی دەداتێ و قەڵکەکەی کە کردوێتی و چۆنچۆنی دەکرێت بەڵام ئەو شێوازی ئەمە دەڵێن سروشتێکە ئەگەر تۆ بتوانی تەطبیقیکەی پێویست بۆ مەسروفە و بە شتان نابێت چارەسەر هەموو کەس دەتوانێت چارەسەر بکات بۆ خۆی دەکەوێتە سەر ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە پیاوێک چارەسەر دەکەی لەگەر ئافرەتێک تەبعاً جسمیان جیاوازە بە پێی لاشە دەگۆڕێت نامە بەسمەوە چارەسەرکارەکە بۆ نمونە من نەتوانم نا کەسێکی تر چارەسەر بکەم ناوکی کەوت ئێستا ئەگەر بینەوە سەر کوردەواری چونکە تۆوتە لە کوردەواریە هەبووە بەڵێ هەبووە کەسێک هەبووە یعنی یان ژنێک بوو بە تەمەنێک هەبوو لە ناو خەڵکە دیار بوو کە یانەوە زانێ ناوک بێنێتەوە ئەمە لە کوێوە فێر بوو ئەمە چۆن زانی ئەمە چۆن بوو بۆ چۆن نەتوان من ببم بەوە ئەگەر پێویستی بە خوێندن نەبێ وەکو باسمان هیوتمەوە دەستەواژی کوردەواری ئەوە پزیشکی کوردی لە کۆنەوە ئەوشتا بۆی ماوەتەوە لە باو باپیرانی بۆ ماوەی بۆ ماوەتەوە دەبینێت تەماشا دەکەی لە لادێکە کەسێک ئەوشە دەزانێت یان دەبین لە چەند لادێکە کەس نەیزانیوە من لە ساڵی نەوەتەکانە توژمە لێرە چوومەتە قەسرێ لێرە چوومەتە بڵێن لێرە چوومەتە هەڵەبجە بۆ ئیشە یعنی چوومەتە بە کەسێک کە گوتیانە زۆر شارەزایە یعنی لە ناو خەڵکدا کەمە و ئەوەش کە زۆر دەیکا زۆر جار ئەو گرفتە دروست بووە وڵای لەوانەیە لە هەندێک تەمسیلیش بینی بمان وڵا پەراسویان زەختی پەپەی لێ کردو پەراستی شکاندەوە باش ئێستا کە تۆ زانیت بەم شێوازە مەناوکە کەوتو چۆن ئێوە بە شێوازەکەی خۆتان چۆن ناوکەێنەوە ئێمە کەسەکە لەسەر پشت ئەوە درێژ دەکەین هەردوو پەنجەکانی ڕادەکێشین بەس بە ئەوەی گوتم کە ڕادێکیشی ئەتو ڕێژەکە بۆ دیار دەبێت چەند دەمارەکە ڕۆیشتووە با نەڵێن کەوتن کە زانیمان ئاوەیە بە ئەو کاتە هێزەکەش لە کەسێک ئەو تو هێزەی کە زەخت دەکەی لە کەسێک بۆ کەسێک گۆڕێ کەسێکی پیا و ئاسایی توانای هەیە
دەتوانێت زەختر لێ بکەیت کەسێک ئافرەتی دووجیانە مەسەرەن زاروایە دەبێت زۆر بە حەزەر بکەیت یعنی لە دووگانیشان ناوک ئەخزێ بەڵێ کەسێک دەبینێت تەمەنی هەیە و دەبێت پرسیاری لێ بکەیت ئەرێ ئێسقانەکان چۆنە ئێسقانی نشکا بێتن مەسەرەن چونکە ئەمە پاش یەکەم جا دەستڕاستشێت دوای لە سەدەم درێژ دەبێت ئەم کۆڵنجەی بۆ دەشێلی جوان نەرم دەکەیتەوە کۆڵنجی تەقێری کە کۆڵنجەکان هەستایەوە کەسەکە ڕاستە و خۆ ئەو پاڵەپست و ئەو زەختەی کە لەسەر دڵ و لەسەر حجاب الحاجی هەناسەیەتی ڕاستە خۆ دەبێتەوە ئەو شێوازە زۆر بێمشکلە بێسایتیفێک زۆر سەلامەت وە کەسەکەش ئەگەر پابند بێ بۆ ڕێنمای ئێمە پێدەین حتمما کۆتایی چا دەبێت چکە با بڵین ئەمە لە زۆریش لە برێن پزیشکە بەڕێزەکانیش لەبەرەوەی لەوانەیە زانیاریان زۆر لەسەر بێت ڕەتی دەکەنەوە حەقی خۆشیان ڕەتی بکەنەوە چکە گەشتێکی زانستی نەبی نەبێ ڕەتی بکەیتەوە بۆیە دەمەستەکەی لە پزیشکی تاران کە تۆمار کراوە یعنی کە مادەم تۆمار کراوە کەواتە خولی شەیە لەسەری یعنی خوێنی شەیە کەسێ بچێ بخوێنی لەسەر ئەوەی کە ببێتە پسپۆری ناوکەوتن باش لەناو بابەتەکەمان زیاتر ئێمە وتمان جەختەکەینەوە سەر ناوک بەڵام جنابەت ئاماژە دۆ شتێکی دیکەشدا سەرکەوتن سەرکەوتنیش هەیە کە سەر ئەکەوێت یا ئەوە چیە ئەویان دیسانەوە دەمارە سەر ناکەوێت ئەویان ئەمان ئەخزێ ئەویان چی لێ دێت چۆن لە دانیشگای پزیشتاران کە بڵێن بابەتەکەم خوێندەوە بزانم هەیە ناوکەوتن نووسرا بوو ناوکەوتن و سەر کەوتن بەس بەڕاستی زانیاریم لە سەنیە لەبەروی کە ئەوشتەش لەوان هەیە پسپۆری تایبەتی خۆیە بێ کە بینیومە من کە بڵێن بەنێک لە سەری دێخن و تون دەکەن و دوایی نازانم ڕای دەچێشن و ئەوە بینیوە باشە بابینە سەر نەشتەرگەریەکەی ئەمما بۆ ناوکەوتن نەشتەرگەریەکە ئیتر چارەسەری بن بڕە تەواوی جارێتتر ناکەوێت بەپێی ئەوە ئەگە لە سایتەکەی سێرکەی دکتۆرەکە دەڵێ بڵێ بن بڕە دەڵێ بە کۆتایی پێدێچکە ئەمە گەر بە بڵێن عشاعریان قسەی بکەین بڵێن دەڵێن ئەمە چیە خزینی دەمارێکە خزینی دەمارێکە زۆر جار دەبینی تۆ بە هەڵا دەستی مناڵێک ڕادەچێشی سێ دەکەی مناڵەکە دەستی ئیش ناکات ناتوانێت بەرزکاتەوە دەستە لای ئەو کەسانێک کە ئیشی بەیتاری دەکەن دقەیەکی لێوە دەست بەرزکەوە دەمارە یعنی دەمارێکە عەسەبێکە دەچێتە لای بەڵام ئەمە شارەزای و لێزانیێنە تۆگەر لە نارم ئەمە بڵێن نەفەرمان هەبوو فێرمان کردووە و باش 3 ساڵیش دەستی داچی بە هەڵە ڕاکێشاوە سێ دکتۆری کردو تا دەستی ئەو مەچەکەی چابێتەوە یعنی ئەگەر بە هەڵە بەکاری کاتە ناوکەوتن کەسێ ناوکێکەوە ئەبێ بچێتە لای کەسێکی شارەزا بۆی بێنێتەوە بەڵێ ئەی ئەو شێوازی هێنانەوانە هەمووی دروستە بەخوای تقریبا ئێستا ئەوەی ئەمن لە پرسیارم کرد لەوانەی لە دانیشگای تاران دەخوێندرێ دەڵێ نۆ جۆری هەیە نۆ جۆر هێنانەوەیە ناڵێم هەندێک جۆر هەیە کوپی ئەوها بڵێن ئاوی تەماتە دێنن هەویر لەسەر ناوچی دادنێن ئەمە ئاگری دەخەن ناوی لەسەر هەویرەکە دەدەنێن ئەمە ڕای دەشێشێ ئەمە طریقەیەکە طریقی خوشکە ئیشارەتی پێدا تەقلێ لێدەن طریقە هەیە خۆی هەڵدەڕێ لە ڕێ ئەم دەمارەوە لە ڕێ ئەم دەمارەوە لە ڕێی دەماری بنهەنگڵە لە هەتا لەو دەمارەوە یعنی ئێستا مەسەرەن تۆ زۆر ناڕەحەت بی 500,000 ئەمە زەخت بکە حەز بە ئیسراحەتێک دەکەی چکە ئەمە لە توبی سینی ئەم نقطەیە لێرە پێ دەڵێن LI4 ئەم نقطەیە لە توب سۆزەنی ینی دەرزی ئاژنین نقطەیەکە دەڵێ مسەکین ئازارچێنی گشتیە یعنی تۆ کە زەخت بکەی ئازارچێنی گشتیە لە هەمان کاتیشدا بۆ ئافرەتی دووجیان نابێت ئەمە یعنی زەختی لێ بکەی زۆر کاتە شارەزایەکی زۆر بڵێ شارەزای دەوێت حتممە بێ شارەزای ناکرێت ئیسماعیل مشیر شارەزا لە چارەسەر سروشتەکان لەگەڵ مامۆی سپاس بۆ و زانیاریانە سپاس بۆی کە ڕوونکردنەوە و زانیاری تەواو لەسەر ناوکەوتن و شێوازەکانی داینە سپاس خسمەتێنە